بڕیاری قەدەغەکردنی هاتنە ناوەوەی ئۆتۆمبیلی بێسەرەتا بۆ ناو شاری سلێمانی چووە بواری جێبەجێکردن و لە ناو شارەکەش هەڵمەتی دەست بە سەرداگرتنی ئەو ئۆتۆمبیلانە دەستی پێکردووە. هەنگاوەکە هاوڵاتیان و شۆفێرانی نیگەران کردووە و دەڵێن بۆچی پێشتر ڕێگەدرا ئۆتۆمبیلی بێسەرەتا بێتە ناو هەرێم و ئێستاش قەدەغەی دەکەن. بەهۆی بڕیارەکەەوە بەشێک لە خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیلی بێسەرەتا ئۆتۆمبیلەکانیان لە ترسی دەست بەسەراگرتن شاردووەتەوە و دەڵێن لەلایەن هێزانامنیەکانەوە ئاگادار کراونەتەوە چیتر ئۆتۆمبیلی بێسەرەتا نەفرۆشن. وڵاتیاتی دەفتەر و 48 وەرەقەی زەرکردوتیاتی 6 دەفتەری زەرکردوتیاتی بە جۆری سیارەکان کە هەی بووە وەکو مەلیکە وەکو ئەڤەلۆنە وەکو ئەو کیانەکەی سەحالێنەوە بڕاوەیە ئەو موسە تیاتی تر بە جۆرەی کردنی سارەکانی خۆی لای خۆی زەری زۆر کردو. بەڵێ ئێوە داواکاریتان چێتان لانی پێویستە چیتان بۆ بکە؟ وڵی داواکاریمانەوە کەسا بوون ئەمازە ئارمی ئەمازە هەرجنە بێن لەم شیان و مەلیکە و ماسانە هەم ئەم ئانژە سەجادە نامێنن هەم ئەوانەی سووا دەکەن چونکە سیارێکی بەڕاستی سیارێکی جوان سیارەکە هەموو گەنج و خواسی هەموو تەمانەکانی لەسرە یعنی بەڕاستی خۆ من فەخر ناکەم نەعوذ بالله ئەوەی نییە بەس حقانەتی بێ ئەم باشە لەو ئەتی حکومەتەکە شێکمان بۆ کامەمنی نەبین و بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند بڕیارەکە جددیە و داوا لە شۆفێرانی خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەکەین ئۆتۆمبیلەکانیان بەکار نەهێنن بۆ ئەوەی لێپێچینەوەیان بەرامبەر نەکرێت. سەرەڕای بازگەکانی دەوروبەری سلێمانی بازگەی کاتیش لە ناو شاری سلێمانی دانراون و دەست بەسەر ژمارەیەک ئۆتۆمبیل داگیرا. وڵای پێشتر زەرەرم کردیە بەس زەرەرەکەم ئەوە نەبووە الحەمدولیلا بەس ئێستا نەکڕینی و فرۆشتنی پێوە ناکەم چونکە ئەڵێن هەرس خۆم لە دوکانی و فیتەریەکەم هەیە بەڵام سارەکە ئێستا بیکڕم و بیفرۆشمەوە مرور بڵێ بیگرم ئەیچیم بدەستمایە پێمێنێ ئەم سارەیە چۆن بەریەم 10 ملیۆنێک ژێلیەکا بۆ بەربوون بەس داواکارم لە دایرەی مرور پەیوەندیدارەکان ئەم کڕین و فرۆشنە ئێسایی وایتە برادرم هەیە 15-20 وەرەقە زەرری کردو لە سارەکە هەڵێ کێشەم نییە ئەگەر سیش زەرەرکەم بە سارەکەم بۆ فرۆشێ ئێستا کەس ناوێرە بیفرۆشێ. قەدەغەکردنی هاتوچۆی ئەم ئۆتۆمبیلانە لە کاتێکدایە کاتی بانگەشەی هەڵبژاردن حزبی باڵادەستی سلێمانی بەڵێنی چارەسەرکردنی کێشەکەی دا و وتی لە دوای هەڵبژاردن ژمارە یاخود کارتی ڕێگەپێدان بۆ ئەو شۆفێرانە دەکرێت. بڕیاری هاوشێوە لە هەولێریش بۆ قەدەغەی ئەو ئۆتۆمبیلانە دەرچووە و خاوەنەکانیان نیگەرانن کە حکومەت لە بری دۆزینەوەی چارەسەرێک بۆیان دەیەوێت ئەو ئۆتۆمبیلانیان لێوەربگرێتەوە کە پێشتر بەرپرسانی خۆیان هێناویانەتە هەرێم.